لە کاتێکدا تا دێت پلەکانی گەرما ڕووی لە دابەزینە و هەرێمی کوردستان زیاتر پێ دەنێتە نێو وەرزی سەرما، بەڵام هێشتا هاوڵاتیان لە چاوەڕوانی بەرمیلێک نەوتدان کە حکومەتی ماوە بەسەرچوو بە نرخی فرۆشتن و 20 لتر کەمتر لە بەرمیلی ئاسایی پێیان دەدات. بە پێی وتەی هاوڵاتیان لە پاڵ دابەژنەکردنی موچە حکومەت نەوتیشی پێ نەداون. زروفێکی وایە خۆخانوو ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە خەڵکیان دەستیان کەوت قوراکردن دەست میلەتەوە، یعنی ئێمە لە ژێرمان هەمووی نەوتە معقول نییە تۆ بەرمیل نەوت وەرگری بە 150,000 بە 110,000 کە حسا حکومەت بێتەوە زیەکە لە بەقا بە 30,000 بۆ نمونە هەردێک ئێمە سەر عێراقین کەس نەڵێ هەرێمی کوردستان چکە هەمووی سەر بە هەموو چاوەڕێی بووچەکەی بەغا بووی بێ، هەموو چاوەڕێی نەوتەکەی بەغا بووی بێ. وڵا لە پارە وەرم نەکرد، پارێژ یەک بەرمێنی وەرگر بۆ 2 مانگ. بە چەند وەرەگرت؟ وان بە چەند هەیەن؟ بەخوا لە پرس 4 و 103 ئەیتا ئەراوە بۆنە وەرەگرت؟ ئەوە ئەراوە. جیاوازیەکی هەیە لەگەڵ نەوەی کە لە بازاڕای کڕی؟ نەوتێک هەیە ئەڵێ ئاوە چاچیشە سووتێ ئەمجا یعنی بۆن و دووکەڵیشی نییە. ئەمەی کە لە دەرەوە کڕی؟ ئەرە وەڵا بە 135 و بە 40 و ئاوە ئەوان ئەیەن بە 130,000 وەڵای ئەوە هینە وەکو ئەو نییە بۆنیشی زۆرە. ئیسفادەی کەم لێ یەکەی؟ ئەرە وڵای ئیسفادەی کەمە ئەمجا دڵیتە ڕقەکات. پرسیارە جدی و گرنگەکە ئەوەیە ئەو 50,000 بەرمیل نەوتە چی لێ دەکرێت کە ڕۆژانە حکومەتی ماوە بەسەرچوو بە پێی ڕێکەوتنەکەی لەگەڵ حکومەتی فیدراڵ بۆ دابینکردنی پێداویستی نێخۆ گلی دەداتەوە، چونکە نەبەنزین و نەنەوتی سپی نرخیان دانەبەزیوە. چالاکانی مەدەنی داوایەک ئاڕاستەی هاوڵاتیان دەکەن کە ئەم دۆخە قبوڵ نەکەن و ڕاشی دەگەێنن. پێویستە حکومەت ئەو نەوتەوەک پێداویستی ناوخۆ دابەش بکات و بە شێوەی بازرگانی بەسەر خەڵکدا ساغی نەکاتەوە. ئەم دەسەڵاتە هیچ پلانێکی نییە بۆ خزمەتی هاوڵاتیان، بەڵام هەموو پیلانێکی هەیە دژی هاوڵاتیان. ئەو بەداخە بدای پیلانە ئەگەڕێ کە چۆن بتوانێت ئەو خەڵکە بڕوتێنێتەوە و خەڵکە بچەوسێنێتەوە دزیلە و خەڵکە بکە گیرفانی بەتاڵکە ئەگەڕێ ینی ئەمەە زیرەکردنەوەیانە لەو بەشەیە ینی لێکچۆ بتوانن ینی ئازاری گیانی ئەو میلەتە بن لەیەوە دەست بۆ شتەکان برن. لە کاتێکە ئێمە ئەوە چەند مانگێکە ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بەڕەسمی بە فەرمی 50,000 بەرمیل نەوت ئەگەڕنەوە ئەبێ بۆ سوتەمەنی ناوخۆ بەکاربێ بۆ مەڵزین بەکاربێ ئەوەی کەکرێ بەنەوت دابشکرێ بەسەر هاوڵاتیان خۆش لەسەر ئەمان ناکەوێت لە ڕاستیە تامان 250,000 لەم ناولا ینی بە چەپوکوب و بەدزی ئەوەش هەر بەدەستیانەوەیە. بۆیە بەداخەوە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی بێباکە دەسەڵاتی کەم تەرخەمە. ئەمە بەزمی هەموو ساڵێکە دابەژنەکردنی نەوتی سپی یان دواکەوتنی ماوەی چەند ساڵێکیشە لە بری نرخێکی ڕەمزی وەک ئەوەی لە کەرکووک و ناوچەکانی دیکە بە خەڵک دەدرێت بۆ بەرمیلێک 104,000 دینار وەردەگرن. دواتریش بە منەت بە خەڵکی دەفرۆشنەوە کە نەوتیان پێداون. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. بێتەری دیاڵێن هەمووی باشترە و ڕێڕۆیان دوای نیوەڕۆین بێتەرەکان بێنن.